چنا بوسیدی يعني ايش سماقه بقرا ايش برنجي كردي بقرا ايش نوكا كردي بقرا افتشت هني بورا بطريقه هين بس شوكي ما ظننا واز بيجم هندي فترة تشت اسوسات بينهم يعني طلب جي سريع كيمت بت يعني خلكك امشين بيجن بابو وبيريد ما عمر ترش ما فتر طلب السر هبي بس اف دستت بشتي هنكواتين از بيجن بورا فتر تشتي اجنبي بيت رتشنا بخوم گلگی ما میجا کردی های باهی و های گیزا های هگوینه های قیسیا کردیه افگیات کردی تن وکی جاتره وکی گیابندی وکی نعنع هگوینه کردی چیای میشه هەرچی ئەمە پاراستنی باڵندە کێویەکانە و هەموو ئەوەرکانەیە کە ئەخرێتە سەر بە ڕێبەراتی پۆلیسی دارستان ئێمە چاودێری باڵندەکان دەکەین نوێنەرمان هەیە لە نزیک دەریاچیەکان لەگەڵ بەلەمانوانەکان لەگەڵ تەواوی ئەو خەڵکەی کە لەسەر دەریاچەکە چۆن دڵی ڕای ماسی دەکا چاودێری دەکەین و ئێمە لە هەر حاڵاتێکدا ئێمە ئاگادار بکرێنەوە دەتوانین زیاتی یاسایی بەرامبەر ئەو کەسانە بکەین کە سەرپێچی بکەن بەرامبەر بە باڵندە و یا هەر جۆرە سەرپێچیش ترکە هەیە. پاراستنی و باڵندە کۆچەریەکان باسی بەڕێبەراتی ناحەیەی سیرەگانیش دەکەین کە هاوکار بوون بۆی کە ئەم باڵندەیە ئەمڕۆ لە دەڤەری ڕاپەڕین لە زەی بچووک دەریاچەی دوکان ئەم باڵندەیە ئازاد بکەین بە هاوکاری لەگەڵ بەڕێبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی ڕاپەڕین و فەرمانگەی ژینگەی هەولێر. بداره فستیوال روناهی چه دکن البرلین حمو سال چه دکن و سال هفت روزا به هفت چه دکن اجبو تاریخ برلین حمو دنیای آن البر نشان دکن هر سال جوه پرتر خلق چه دبه تی بداره اگر کرونا تنابو جوه پرتر خلق تین میزا دکن بداره بس اف سالا انسانن یعنی کرونا هیا اما بس گلکی باشی یعنی دل انسان گشت به يعني تشتكي بر خاشي ذا قلب داري أم حر سالتين بر. Fahrt so vorbeigegangen und ich habe so viele Leute gesehen und ich würde gerne kommen schauen und zu sehen, was hier passiert ist. Und habe ich gesehen, dass so viele Leute auf die Straße und lange Zeit, also vor der Corona, und ich habe nichts mehr so viele Leute auf die Straße gesehen.